بینانی براسڵاتان لەبێت و بە خۆشحاڵی لەگەڵتانم بۆ تاوکردنی پرۆگرامەکەمان بەڵێ کاک فواد ئەتوانی وەڵامی پرسیارەکەی من بیتەوە. بەڵێ کاگومێت من حەزەکەم ئەو شتانی کە لە وەزارەتی خوێندنی باڵا ئەم کتابە بەڕاستی کاروانی ڕیفۆرم کەوتە ڕێ، یعنی ئەمە باز لەوە دەکردن کە چەند شتێکی گشتی پرینسیپ لە ساڵی پارەوە دەستی پێکردووە. وەزارەتی خوێندنی باڵا جەخت لەسەوە دەکاتەوە کە لە پێویستە لە جێگایەکەوە دەست پێ بکرێت. ئەوەی وەزارەتی خوێندنی باڵا بەڕاستی نەخشە ڕێگایە کە دەستی پێکردو بە گۆڕانکاریەکان بێگومان هەموو گۆڕانکاریەک من ناویلنانم چاکسازی بەڕاستی چکە ئەو سیستەمە پێویستی بە هەڵتەکاندن هەیە، ئەو سیستەمە پێویستی بە زۆر گۆڕانکاری هەیە، مەجای ئەوەی تیا نەماوە ینی پێنەوەپەڕۆی تیا بکرێت. من ئەڵێم کادوای کردووە لە هەندێک شت پەلە بکرێتن، بەڵام ئەم کاروانە یاخود مەسەلەی ڕیفۆرم بەڕاستی پرۆسەیەکە لە بواری خوێندنی باڵا و لە بواری خوێندن لە وەزارەتەوە ینی کارێکی 1 ساڵە و 2 ساڵە لەوانێت 20 ساڵ بخایەنی ئەمانە ڕۆ ساڵانە کاری لەسەر دەکرێت کە چۆ بواری پراکتیکیەوە دووبارە هەڵسەنگانی بۆ دەکرێتەوە. ئەوەی مامۆستا سەمە دەبێت کە سیمینار بۆتە جێگای گاڵتەجار بەڕاستی من وای نابینم، ینی ساڵی پار بۆ هۆیە کەوا مامۆستایان بە خۆیان دابستنەوە بەشێکی زۆر لە مامۆستایان کە ترسی ئەوەی هەبوو چۆن سیمینار پێشکەشکاتن چی بکاتن، ینی ئەم ساڵەکە زۆر ئاسانتر و بەجێرەی ئەوەی کە ئەو پرسیارانی بۆ وەزارەتی خوێندنی باڵا دێتن لە چاو ساڵی پاش زۆر جیاوازی کرایە پار دەیانگوت ناکرێت چی بکرێت. ئەم ساڵەکە هاتۆ سەر ئەوەی پرسیارەکە چۆنی بکەین، ئاخر ئەمە زۆر گۆڕانکاریە، چۆنی بکەین ئیتر کەسی پسپۆر هەیە، وەزارەت هەیە، ئەنجومەنی وەزارەت هەیە، ڕێگادا ئەنێ کە چۆن بکرێتن، ینی ئەمە زۆر جیاواز ئەوەی کردووە. ساڵی پار من بە شایەدی ئەوە دە مامۆستا هەیە کە دەڵێ زۆر زەحمەت بوو لە سەرەتاوە بە قوتابێک برێ وەرە پێش بەرامبەر تەلەبەکان وانەیەک ئامادەکەەوە بیڵێەوە بەڵام لە کۆتایی ساڵ هەست دەکرد زۆربەی بەشێک لە قوتابیەکان پێشبڕچی ئەوەیان دەکرد کە چۆن مەوادێک ئامادە بکەوە بێ ڕۆڵی مامۆستا ببینێ. ینی بابێن ئێمە ئەوانە وەکو بڵێ گەشە پێ بدەین یاخود تەقوی بکەین، ئەمانە مهمن. خۆ ئەم کارە بەڕاستی بەتەنها نە بە وەزیر دەکرێت نە بە ستافی وەزارەت دەکرێت نە بە بەڕێستەرۆکی زانکۆش دەکرێت. ئەمە دەوێت چینی مامۆستایان بە هەموو شوێ لەگەڵی دابن بۆ بەرەو پێشتر بردننی. من ئەڵێم سیمینار سعاتەکانی بۆ دانراوە خۆ بەدا خۆزگە بۆی دانەندرابایە، بەڵام وەزعێک لە کوردستان هاتە پێشەوە کللتورێک هاتە پێشەوە ئەگەر بێت و هەندێک شتی بۆ دانەندرێ لەوانێت جێبەجێ نەکرێت. بەڵام مامۆستافات ببوورە پرسیارەکە لەسەر خودی پرۆژەی دڵنیایی جۆری نییە بەقەت لە ئەوەی لەسەر ئەو میکانیزمانەیە خراوەتە گەڕ بۆ تحقیقکردنی ئامانجی دڵنیایی جۆری و ئەو میکانیزمانە میکانیزمەکەن لەگەڵ هەڵومەرجی زانستی و لەگەڵ دۆخی ئێستای زانکۆکانە گونجاو نییە و ئاکات کە سیمینار ئەو ڕۆڵە زانستی کە بۆی دانرا و پێویستە بیبینێ بەڵام نایبینێت. کاگومێت ئەو میکانیزمە بەڕاستی وەکو باسم کرد میکانیزمێکە ینی کاری ینی دانراوە بەڵام ئەمە دقێکی ئاسمانی دەستکاری نەکرێتن. بەڕاستی میکانیزمێک کاری پێ دەکرێت کە بگونجێتن کە تەلەبە مامۆستایان بتوانن سوودی لێ بین و پیادەی بکەن، خۆ ئەگەر نەکرێت ئەمە ساڵانە پێداچوونەوەی بۆ دەکرێتن. ئەمانەی کە ناگونجێتن ینی پرسیارەکەم بەڕاستی تۆزێک لە گومانم لە پرسیارەکە بۆچی ناگونجێ؟ ئایا ساڵی پار زۆر لە مامۆستایان هەبوو ئایانگوت قوتابی ئێمە مستەوای ئەوەی نییە هەڵسەنگاندن مامۆستا بکە، باشە خۆ ئەبێ ڕۆژێک ئەو دەست پێ بکرێتن. ئەم ساڵەکە بە ناکامی دەست پێ دەکات، بەڵام ساڵێکی کە لە ڕێگای وشارکردنەوەی قوتابیان لە ڕێگای سیمیناراتی مامۆستایان لە ڕێگای ئەو لێژنەی کردنیای زۆری بەڕێوە دەبا قوتابیان تێبگەینی کە بە شێوەیەکی بابەتیانە بە ویژدانە و مامۆستا هەڵبسەنجێنی بە پێچەوانەشەوە ئەو داتایی کە بۆ ئێمە هاتووە زۆربەی زۆری هەڵسەنگاندنەکانی قوتابیان لەگەڵ ئەو مامۆستایی کە بەشداری پرۆسی زانستخوازی بەردەوامی کردیا تێک دەکاتەوە کەواتە زۆر دەتوانی بە ویژدانیشەوە بلەوانەیە مامۆستا هەبووە زۆر زەبت و ڕەبتی هەبوو تەلەبە سفری داوەتی ئەمەش هەیە بە حەقەت، بەڵام ئەمە زۆر کەمە هەر ئەوتەوە 50 دەژمێردرێ، بەڵام قوتابیان هەستاون لەسەر ئایا مامۆستا زانست تازەی پێیە، ئایا مامۆستا ڕۆژانە خۆی ئامادە کردووە، ئایا کۆرس بوش تەقدیم کردووە، ئەمانە هەمووی پێوەری قوتابی بۆ شتەکان. زۆر سپاس مامۆستافا، زۆر سپاس. کاک سەمەدەچێک لەو شتە جەوهەریانەی کە لە ناو پرۆژەی سیستەمی خوێندنی باڵا هەیە بریتێ لە دانانی ڕاگری کۆلیجەکان سەرۆکی بەشەکان بە لە ڕێگەی سیڤیەوە کە ئەمە ئەزمونێکی تازە بوو لە ناو سیستەمی خوێندنی باڵای هەرێمی کوردستانەوە بە سیڤی دانرا و بەپێی کەفائی علمی دانرا. ئەمە هەنگاوێکی گرنگ نییە بە ئاڕاستەی گۆڕینی زانکۆ لە دام و دەستگای کە پێشترە بووە بۆ دام و دەستگایەکی زانستی مؤسساتی کە لە خزمەتی خوێندکار و زانستا بێ.
بەڵێ بێگومان ئەمەجێ دەستخۆشیەوە ئێمە ئەم هەوڵەی وەزارەت بەرزە ئەنرخێنین و دەستخۆشی لێگەین و هیوادارین هەموو دام و دەستگاکانی تریش لەم ڕۆ چاولەوە بکەن لەسەر بنەمای کەفا ئەو توانە و لێهاتووی شوێنە ئیدارەکان پڕ بکرێتەوە. بەڵام ئەمەش بێکەم و کورتی نەبووە. یعنی لە ڕاستیە مەسەلەی ئەگەر مەبەست لە گۆڕینی عەمیدەکان بێت لەوەی کە 4 ساڵ تەواوەکەن لەگەڵ هەموو دەستخۆشیەکمە بەوەی کە بە CV و خەڵک بە کەفائی خۆی بچێتە جێگەیەکی هەر پۆستێکی ئیداری بگرێتە دەست. بەڵام لە ڕاستیە ئیدارە ئەگەر کەسێک لە ئیدارەیە خۆی سەرکەوتوو بێت ئەبێ دەستخۆشی لێ بکەی نەگلای بەریت. یعنی ئاماز لەوە نییە تا 4 ساڵ تەواوکە و ئیتر تۆ خۆ حافیزت ئەگەر کەسەکە باشە بیهێڵەرەوە و ئەو کەسانیشی کە خراپن سزایانیش بە. یعنی مەفروزە لێرێ پاداشت و سزا هەبێت نەک هەموو یەک ماڵ ئاوای لێ بکات و بڕات. لە ڕاستیە بەشێک لە کۆلێژەکان کێشەی ئیداریان نەبوو. کێشەی ئەمیدیان نەبوو لەوەی کە ئەمیدەکان خراپیانەوە لە ڕاستیش ئەمیدەکان دیکتاتۆر نەبوو بەڵێ بەشێکی بەفعلی خراپ بوو وەشایانی ئەوە ولا ببرێت. بەڵام ئەمە کێشەکە لێرە مەبەستم لەوەیە کە وەزارەت شتێک تەعمیمەکە بەبێ ئەوەی دەستنیشانی شوێنەکە بکات. یعنی جەستەکە لە کۆمەڵی شوێنەوە نەخۆش پێتوانی ئەو جۆرە ئەو سیستەمەی تۆ کە ئەم بهێڵنەوە ئەو لابرن و ئەما زمینە بۆ خۆشەکە کە مەحسوبیت و میزاجی شخصی و ئینتیمای حیزبی و هەموو ئەمانە تحکم بکات لەمانەوەی کەسێک لە پۆستەکە بەپێچەوانەشەوە لە لابردنی کەسێکی دیکە کاگومێت ئەبێ وەزارەت ئەوەنە سەلیقەی هەبێ ئەوەنە شارەزایی هەبێت و ئەوەنە ئیرادێکشی هەبێت کە مەحسوبیت و منسوبیت و حیزبایەتی ئەمانە تاسیر لەوە نکات فڵان کەس ئیداریەکی باشە بمێنێتەوە لە پۆستەکەی دەستخۆشی لەکەین و فڵان کەسیش خراپە بەکەڵ نایبێ لا ببرێت ئەبێ ئیرادی ئەوەی هەبێت اینجا ئەگە ئێمە باس مەحسوبیت بکەین ئەو لە هەموو شتەکانی تریشا ئەکرێت هەر هەوڵێکی تر بدە مەحسوبێتی تێکەوێت ئامانج ناپێکێت. لەگەڵیشی من ناڵێم پێت ئەمە دوسێ شتێ نەموت و هەموو پرۆژەکانی وەزارەت خراپە. هەندێکی شایانی دەستخۆشیە ئەوەی مامۆستا باسی کرد فیدباکی خوێنکار لەگەڵ مامۆستا یعنی لە ڕاستیە من ئێستاکە ئەوەی خۆمدا کۆچم لەو مۆزوعانە کردووە هەم لە نووسین هەم لە ناو خوێنکارەکانمە خوێنکار سنتەرەوە ئەبێ ڕێی هەبێت و ئەبێت بە تەواوی ماناوە مامۆستا هەڵسەنجێنێت لەو ڕوانەوە لە مەسلەی فیدباکە من دەستخۆشی لە وەزارەتەکەم ئیشەکەی زۆر باشە لە مەسلەی CV تەقدیمکردن ئیشەکەی زۆر باشە بەڵام بۆ پڕکردنەوەی پۆستە ئیداریەکان بەڵام لەگەڵیشی وەکو وتم هەر یەکە جۆری کێشەی خۆی تایبەتی هەیە بە پێی کێشەکانە بێ چارەسەر بکرێت نەک شتێکی تەعمیم بنێرێ بۆ ئەوە. یعنی کاک ئومێد بۆ نمونە بەراوردی نێوان دوو کۆلێجەکەم کە لە زانکۆی سلێمانیە ناوی یەکێکیان نەک قسەکەم بە هەڵە لێک بدەنەوە ببوورنی زۆر باشە لەوەیە تەبیعەتی هەر یەکەیان چۆنە بزانە ینی هەر یەکەی پێکهاتەکەی چۆنە ئەوکەی تری چۆنە چۆن ئەکرێت یەک چارەسەر بوو ئەم دوانە دابنیت. کۆلێجی پەروەردەی چەمچەماڵوتم 43 مامۆستای هەیە ئەم ساڵ بەپێی ئەم دەلیلە ئەمە با بڵین ڕابەری دلیلی دەرچوونە بۆ 2011 خولی دەرچوونی زانکۆی سلێمانیە 323 خوێندکارمان تەخەڕوجی کردووە. بەڵام کۆلیژێکی تر هەیە 148 مامۆستای هەیە وەکو وتم ئێمە 43 مامۆستامان هەبووە و هەروەها 39 مامۆستای وانەبێژیشی هەبووە 21 مامۆستای خوێندکاری خوێندنی باڵای هەبووە بەڵام 236 خوێندکاری تەخەڕوجی کردووە. تۆ لێرە بە 43 مامۆستاوە 332 تەلەبەت تەخەڕوجی کردووە ئەو لێوە بە 143 مامۆستاوە زائیدەن 20 مامۆستای زائیریش 236 یعنی بە فەرقی 87 تەلەبە ئەم زیاتر تەخەڕوجی کردووە. ئەمیان هەربی ناشینێت تا ئێستا کافیتریاشی نییە هۆڵی ئینتەرنێتی بەڵام کاک سەمەدە کۆمەڵی کێشەی کارجێڕی و قابلی چارەسەرکردن پەیوەندی بە کۆی سیستەمی خوێندنی باڵا پێداویستیانە دابینەکەی هەر هەوڵێکی تر بۆ چاکسازی قسەیەکی خۆشە هەر هەوڵێکی تر بۆ ڕاستکردنەوەی بەرزکردنەوەی ئاستی زانستی هیچ معنایەکی نییە. تۆ مامۆساد نەبێت دەرس بڵێتەوە ئاسی زانستی یعنی چی؟ تۆ هۆڵت نەبێت دەرسی تا بخوێنی یعنی چی؟ خوێندکار قسمی داخلی نەبێت قسمی داخلی ئەڵێ خانی لاوەنوازانە کافیتریاکەی ئەڵێ حانوتی ئەسکەریە مامۆستا کەم ئێمە ڕخنە لەوە یان با بڵین تێبینیمان هەیە لەسەر ئەوەی کە ئەڵین ئەم پرۆژانە هەندێک جار نەگونجاون لەگەڵ ژینگەکانە کە باس لە سیمینار تەقدیمە کرێت ژین و ژینگەی مامۆستا لە بەرچاو نەگیرەوە مامۆستا ژوورێکی نییە بۆ دانیشتن مەکتەبەیەکی نییە بۆ خوێندنەوە ئەمە من وەکوتم هەمووی ڕەنگەوانە بێت هەندێکی وایە هەندێکی کە ئاوها بوو ئاسی زانستی بەرزکردنەوە معنایەکی نییە کاکە هیچ شتێکی تر ئامانج ناپێکی ئەو ئامانجی ئەو دروشمەی بەرزێتەوە نایپێکی بەڵێ زۆر سپاس مامۆستا فواد ئەمەوێت لێت بپرسم سەبارەت بەو دانانی ڕاگرەکان و سەرۆک بەشەکان لە ڕێگەی سیڤەوە لە ناو زانکۆکانی کوردستانە بێگومان بەڕای زۆر چاودێت ئەوە هەنگاوێکی باش بوو بەڵام لە هەمان کاتە ژمارەیەک چاودێت پێی وایە ئەمە تەنها
ڕووکەشی مەسەلەکەی بەڵام جەوهری مەسەلەکە باس لە دەستێوەردان و باادەستی سیاسیەکان لە ناو زانکۆکانە کە ئەوە ڕۆڵی ڕاستەقینەی بینیوە لە ناو زانکۆکانی هەرێمی کوردستانە و هەموو زانکۆکانی هەرێمی کوردستانیش بە یەک ئاست و بە یەک جۆر ئەو پرۆژە یاسایان جێبەجێ نەکردووە بەڵکو بە پێی ئینتیمای سیاسی و دۆخی سیاسی هەردەچێک لەو زانکۆیانە ڕۆڵی بینیەوە لەسەر چۆنەتی دانانی بەڕێوەبردننی ئەو پرۆژەیە. کاگومێت با ئێمە ینی هەممان خەڵکی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان و ئەزانین وەزی کوردستان چۆن بووە وەزی بەداخەوە پێش ئەو وەزعانە دوو ئیدارەیی چۆن بوو ینی ئەمانە کللتورێکە بەڕاستی چارەسەرکردنی شتێکی وا چارەسەرکردنیش بە شەو ڕۆژێک ناکرێتن ئەم بەداخەوە ئەم وەزعا ڕەگ و ڕێشەی داکوتای بۆ تاکتاکی کۆمەڵگا و بۆ هەمومان ئەیبینین بە چای خۆمان. وەزارەتیش ڕێی وایە بە حەقەت کە دانانی لەوانی هەندێک ڕاگر بە کەفاءە ئەوە نەبووە بەڵام یەکشت ڕەچاوکرایەک ینی وەکو لە دەرفەتی بۆ ڕەخسێنرایە کە هەموو کەسێک بێتن پێشکەشی بکاتن مقابلە دەکرێتن چاو پێکەوتن لەگەڵ دەکرێت سیڤەکەی پێشکەش دەکاتن ئەوەی کە مامۆستا سەمەدیش باسی کرد ئیتر ئەگەر ئەوە بی دەرچووە بەڵام ئایا وەزعەتی کوردستان تەنها حیزب تەدەخل دەکاتن بۆ خزمەکان تەدەخل ناکە عەشێت تەدەخل ناکە واستە ناو وەزارەتدا چ زەختێک لەسەر وەزارەت دەکرێتن نەقلی خەدەمات چ زەختێکی لەسەر ینی ئەمانە هەمووی وەزارەت بەڕاستی نیوەی کارەکانی بەس ڕێگرتن لەمانە بەڵام نیەتی وەزارەت لە کاتی هاتنی ئەو کابینێ و بەڕێز دکتۆر دلاوەر بە حەقەت ئیشی ئەوە بۆکەوا ڕێگری لەو بابەتانە لەو شتە بکرێتن یەکسانی کۆمەڵایەتی دابین بکەن نەکەر بۆ دانانی عەمیدەکان بەڕاستی بۆ دانانی فەرمانبەرانیش نەقلی ڕاژە یاخود گواستنەوەی ڕاژە لە هەموو وەزارەتەکە بەناو وەزارەتی خوێندنی باڵا ڕاگیراوە ئەوەی کە مامۆستا سەمەد باسی دەکاتن مەسەلەی ئەوەی کەەوە وەزعەتی مامۆستا کەمە لە زۆر شوێن و کوچەمچە ماڵ ئەوانە ئەمە دەمێکە وەزارەت هەستی پێ دەکاتن ئەگەر ئاگاداری بی بەڕێزی لە ساڵی پارەوە فەرمانێک لە وەزارەتی خوێندنی باڵا دەرچووە هەر کەسێک کە ماستەر ئەخوێنێ بۆی نیە لە سێ شارە گەورەکە دەوام بکاتن خۆی ئەوە نەجێ چی و بەدیارکەوت لە نەجێ بە دوواداچوون لەوانەیە ئەوەش بەشێک لە دنیای زۆری کە داوای ئامارمان کرد لە زانکۆکان سەیرەکەی لە زۆر جێگایان کە ستاندەرە پێوەرەکە ئاوایە بۆ مامۆستایەکی زانستی پێویستە 25 قوتابی هەبی بۆ 35 قوتابی لە بەشی وێژەی یەک مامۆستا هەبی بەڵام لە زێر شوێن هەیە یەک مامۆستا بەرامبەر بە 5 قوتابیە بەڵام لە شوێنی ترە یار ئەوانی کە مامۆستەمەد ئاماژ بکرێوانی یەک مامۆستا بەرامبەر بە 200 قوتابی بی وەزارەت درچی بەوانە کردێ کاک بابستافات ئەگەر بڕیار بێت باس لەوە بکەین کە دۆخی هەرێمی کوردستان بە تایبەتی دۆخی سیاسی لە هەرێمی کوردستانە کاریگەری بەسەر هەموو شتەکانەوەیەوە هەمومان محکومین بەو کولتورە کەواتە ئەمەوەمان لێ ناکە قسە لەسەر ئەوە بکەین کە هەموو پرۆژەکانی وەزارەتی خوێندنی باڵا لەژێر ڕەحمەتی ئەم دۆخە سیاسیەدایەوە هەموو لە حەزێک ئەم دۆخە سیاسی ئەگەری ئەوەی تێدایە تەواوی ئەم پرۆژانە یا با بڵین خاڵە جەوهەرەکانی ئەم پرۆژانە لە واقعا لەبار بەرێەوە کاریگەریی ڕاستەقینەی لەسەر ئەم دۆخە نەبێنێ ئەزانین چۆنەکە گومێت بەڕاستیم دەمە یەکشتی زۆر ینی واضحی قسە بکەم ئەوانە من ینی کەسێک کە پۆستێک وەرەگری بە تایبەتی پۆستێک وەکو پۆستی ینی وەزیر بۆ گۆڕانکاری ئەوانە من لەو خلالی تەجروبەی 2 ساڵی خۆم لە وەزارەتی خوێندنی باڵا بۆم بەدیارکەوت کە ئیرادە هەبێ کەسی قائید ینی قائیدی شوێنێک بێتن ئەو دەسەڵاتی خۆی بەکاربێنێ ئەتوانێت هەندێک گۆڕانکاری بکاتن ڕاستە زەختێکی زۆری لەسەرە ڕاستە محکومە بۆی کە جەناوت باسی دەکەی ئەوانە بەڵام ئایا دەکرێت ئەو وەزیرە هەر بمینێتەوە بۆی کەەوە درێژە بە مۆزوعانە بدێ ئەدی ڕۆلی من چیە ڕۆلی جەنابەت چیە ڕۆلی مامۆستا سەمەد چیە ینی بەڕاستی کە بزانین دەستکەوتێک بۆ کۆمەلگا باشە پێویستە بە دوای نەمانی وەزیریش و لە دوای گۆڕانکاریەکانش دەستی پێوە بگرین ئەمە ئەرچی ئێمەیە اینجا من خواویستم ئەوەی مامۆستەمەد ئەو بکەم کە بۆ ماستەر ئەوان لە ساڵی پارەوە هەر کەسێک کە خوێندنی ماستەر تەواو دەکاتن لە بۆی نییە دوای ئەوە لە سێ زانکۆ گەورەکانی کوردستان دامە یاخود لە سێ شارەکە هەولێر زانکۆی سلاحەدین زانکۆی سلێمانی زانکۆی ئەبێ بچێ بۆ شارەکانی دەرەوە اینجا هەڵەبجەبی چەمچەماڵبی ئامێدیبی بۆ زاخۆی بۆ ئەو شوێنانە یعنی کەواتە وەزارەت پلانی هەیە بەڵام وەکو باسم کرد بەڕاستی کاتی دەوێت هەتا ئەوەی تواناسازیشە پێش ئەوەی ئەچێتە دەرەوە بۆ خوێندنی ماستەر ئێستا بۆ دکتۆرایەکانی ژوای لێ هات کە ئەگەڕێتەوە ئەگەر لەسەر میلاکی ئەو زانکۆیشبی ئەبێ بەڵێن نامەیەک پڕ کات کە گەڕایەوە ئەبێ بچی لە شوێنەکانی دەرەوەی سێ شارە گەورەکە دەرز بڵێتەوە کەواتە کۆمەڵێک وەکو بڵێ تەوەجوهات ئەوەیە لە هەموو لایەکەوە بۆ پێشەوە دەڕواتن چ لەباری دنیای جۆریەوە چ ئامادەکردنی کادیرەوە چ لە گۆڕنی پرۆگرامەوە کاگومێت ئەم ساڵەکە ئەگەر ئاگاداربی لە
پەرەپێدانی پرۆگرامەکان و گۆڕینی پرۆگرامەکان دەست پێ کردیە ئەم ساڵەکە بۆ پۆلی یەکی کۆلیژەکان بە پێی ئیمکان کە دەبێت بەشی زۆری جێبەجێ بکەن ئەوەیەکەوە زۆر بەکەمی منهەجەکە ئەخوێنێت یاخۆ پرۆگرامی بەشە زانستەکە ئەخوێنێت زیاتر زمان ئەخوێنێت زمانی ئینگلیزی کۆمپیوتەر و دوێنێکەش بڕیاری ئەوە دەرچووکەوە پێشی قسە لەسەر کرابوو بەڵام کۆنووسی ئەوەش دەرچووکەوە چۆن قوتابی بتوانین لە دیدێکی ڕخنەیەوە بتوانی خۆی ئامادە بکات زانستەکەی خۆی زۆر سپاس مامۆستا سەمەد ئێمە یەکێک لەو کۆسپانەی کە لە ناو سیستمی خوێندنی باڵای هەرێمی کوردستانە لە سەرەتای ڕاپەڕینەوە تا ئێستا درێژەی هەیە و لای زۆر چاودەرجێگەی ڕخنە بووە مەسەلەی قبول مەرکەزی بوو لە ناو سیستمی خوێندنی باڵایەوە ئەم سیستەما جێگەی ڕخنە بووە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر وەزارەتی خوێندنی باڵا لە کارنامەکەی خۆیان باس لەواکە کە هەوڵی گۆڕینی ئەم سیستەمایە ئەیگۆڕێت تا چەند ئەمە کردەوە بە تەقیمی تو بەداخەوە نەیکردووە لە ڕاستیە لەگەڵ دەستپێکردنی کابینەی شەشەمەوە کارنامەی کابینەی شەشەمم بینی من لەناو بڕگەکانی چاکسازی وەزارەتی خوێندنی باڵا کە نووسرا بوو دەستکاری یا چاکسازی لە قوبوڵ مەرکەزیاکرێ من زۆر دڵم پێخۆش و نووسینیشم بڵاو کردەوە لەسەری کە دەستخۆشیم لە حکوومەت کرد کە هەوڵێکی لەو بابەتادا بەداخەوە تا ئێستاکە سیستمی قوبوڵ مەرکەزی زۆر پێداگیری لەسەرکرا و بچووکترین گۆڕانی لەسەر نەکراوە لە کاتێکە ئەتوانم بڵێم سەرچاوی کێشە هەرە گەورەکانی نزمی ئاستی خوێندن لە کوردستانە و ناوێنە خوێندنی باڵا مەسەلە سیستمی قوبوڵ مەرکەزیە سیستمی قوبوڵ مەرکەزی سیستمێکی هێزگار کۆنە بەسەرچووە و لەسەر یەک قاچ ئەڕات ئەوش ئەوەیە کە زۆری و کەمی نمرەکان لە بەرچاوی بە هیچ شێوەیەک حەز و ئارەزوو و توانای خوێندکار لە بەرچاو ناگرێت زۆر کەسەیە حەزی لە وەرزشە ڕاد بۆ شوێنێکی تر وەرەگیرێت زۆر کەسەیە حەزی لە مێژووە ڕاد لە قانون وەرەگیرێت نازم بەم شێوەیە من یەکەم پرسیارێک کە هەموو ساڵێک لە خوێندکار یەکەم چەند کەس بە ئارەزوی خۆی هاتوتە ئەم بەشەوە لە بەشی دەروونناسی لە کۆی 50 خوێندکار 15 کەس دەسەر بڕێت 35 کەسی بە ڕغبەتی خۆی نهاتۆتە ئەو بەشەوە لە حاڵێکی وایە لە باشترین حاڵە ئەم خوێندکارانە تەخەڕوجەکەن نەک پسپۆر بن نابنە پسپۆر کاگومێت یەک شتێ بێ زۆر بەوردی بیزانین یان با بڵین پەروەردەی هاوچەرخ جەختی لەسەرکاتەوە و ئێمەش ئەبێت کاری لەسەرکەین ئەوەیە کە هەموو مرۆڤێک کە لە دایکە بێ خاوەن قودراتە خاوەن توانستێکی تایبەتی خۆیەتی و ئیشی دام و دەستگاکانی دەوڵەتی ئیشی خێزانە هەوڵ بدات کەشفی ئەو توانایانەی ئەو کەسە بکات و دوجاریش ئاراستەی کە بۆ ئەو شوێنی کە خۆی ئارەزوولێتی و توانای هەیە بەڵام لەلای ئێمە خوێندکار بەداخەوە لە سایی سیستمی قوبوڵ مەرکەزیە تواناکان لە جیاتیەوەی کەشفی بکەین و دوجار ئاراستەی کەین ئەیمرێنین خوێندکار هەیە توانای هەیە لە بوارێکە بەڵام بەپی لە بەرچاوگرتنی سیستمی قوبوڵ مەرکەزی بە هیچ شوێن بۆی نێبچێتە ئەو بەشەوە خوێندکار هەیە لە ئینگلیزی 69 هێناوەتەوە با بڵین معدەلی 86 بەڵام لەبەرەوەی هەفتای نیە لە ئینگلیزیە هەفتای نەهێناوەتەوە بۆی نیە لە بەشی ئینگلیزی وەربگیرێت کە لە کاتێکە ئەو کەسە ئەشێ سەرکەوتوو بێت من پێشنیاری ئەوم کردو بە نووسینیش و لە جەریدەیش و لە ڕۆژنامە لە چاوپێکەوتنی تریش ئەومتەوە بە هیچ نەبێ لایەنی کەم سیستمی نیمچە قوبوڵ مەرکەزی پەیڕۆ بگرێت مەبەستم لەوەیە زۆر سپاس مامۆستا فواد سیستمی قوبوڵ مەرکەزی جەنابەت دەزانی یەکێکە لە سیستەما لەو سیستەمانەی کە زۆرترین ڕخنەی لێ گیراوە کارنامەی وەزارەتەکەی ئێوەش باس لە گۆڕانکاریەکە لەم سیستەمەیە بەڵام تا ئێستا ئەوکو مامۆستا سەمەد دەڵێ ئەم سیستەمای هیچ گۆڕانکارێکی ئەوتوی بەخۆی و نەبینیەوە کە ڕێز لە هەست و ئیرادە و وەخواستی خوێندکار بگرێت بۆ خوێندن بەڵکو تاکە پێوەەر کە خوێندکار مافی خوێندنی هەیە بریتە لە دەرەجا و نمرەی کە لە شەشە هێناوێتی ئەمە شووا کات کە بەڕاستی سەرنجام کۆمەڵێک دەرچووی زانکۆمان هەبێ نە کۆمەڵێک پسپۆر من 100% لەگەڵ ڕێیەکانی مامۆستەمەد و جەنابیشتم ینی بە حەقەت ئەو مۆزۆی قبول مەرکەزی خۆ سیستەمێکی دواکەوتووە سیستەمێکە کەمتر گوێ بە ئارەزوی قوتابی ئەداتن بەڵام پرسیاری وەزارەت و لێژنەی وەرگرتنیش ئەوا بووە ئایا ئەمڕۆکە لە کاتی ئێستاکەدا چ سیستەمێک هەیە کە لەوە باشتر بێتن کاری پێ بکرێتن بەڵام ئەکرێ سیستەمێکی هاوشێوە تێکەڵ بکرێت بۆ نمونە ڕەچاوی خواستی خوێندکار بکرێت لە هەمان کاتا ڕەچاوی نمرەش بکرێت و مەسافەیەک بێڕێتەوە بۆ حەزی خوێندکار بەڵێ ئەجاوا دێمە سەر ئەوەش کاکەم
ئەنجانی بەڕاستی ئەوەی کە سیستەمی نمرە خۆ دەنە جەنابی وەزیرش بیری لێ کردەوە ئەوانە کە مۆزوعەکە چارەسەر بکرێتن بەڵام چەندی هێنان لەوە باشتر کەوا هەڵی یەکسان بۆ هەموو خەڵک بە یەکسانی بەبێ دەستێوەردان بەبێ مەزاجی کەسەکانی تر کەوا چارەنووسی قوتابێک دیاری بکاتن لە نمرە باشتر نەبوو ینی عەدالەتی شتیدا هەبوو کەوا نمرەیە بەڵام ئەوەکەی تر بەڕاستی کاک من نابێت لەبیرمان بچێ ئەبێ ئێمە دوو وەزارەت کە زۆر پەیوەنددارن بەیەکە وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵایە ئەمە لە ساڵی پارەوە لەگەر وەزارەتی خوێندنی باڵا قسە ئەکرێتن لەگەر کەسە پەیوەندیدارەکان کەوا وا بکرێتن قوتابی لە پۆلی چوار لە پۆلی دەکا دەیەمی بنەڕەتی یانزەی بنەڕەتی دوانزەی بنەڕەتی ئامادە بکرێتن بۆی ڕوون بکرێتەوە کەوا چۆن بتوانی ئارەزوەکانی خۆی هەڵبژێریتن بۆ تا دەگاتە شەشی یاخود دوانزەی بنەڕەتی لەوێوە تەنها گوێ بەوە نەداتن ئەگەر هات دەرەجەکانی 90 بەسەرەوە بە کۆلیژی پزیشکی پڕکاتەوە با ئارەزوەکەی خۆی بەدی بێنێتن بەڵام ئەمە بە تەنها بە وەزارەت ناکرێتن وەزارەت خوێندنی باڵا لە ساڵی پارەوە چەندین ڕێنمایی دەرکردەوە کەوا پێویستە مامۆستایەکانی زانکۆ سەردانی قوتابەکانی دواناوەندی بکەن لەوێ سمینار پێشکەش بکەن بۆ قوتابەکان ڕوون بکەنەوە یاخود قوتابەکانی دوانزەی بنەڕەتی سەردانی کۆلیژەکان بکەن بۆی بزانن لە چ بەشێک ئارەزوەکانی ئەوە دێتەوە ئەمە لایەگەنی ئەم ساڵەکە بەڕاستی بۆ منە پرۆژەی زانکۆلایەن کەم بەدەستکەوتێکی زۆر گەورەی وەزارەتی خوێندنی باڵای دەزانم کە عێراق بۆ وەزعی خۆی پێی بەڕێوە سەرکەوتنی بەدەست نەهێنا بەڵام خۆشبەختانە لەوە بەدەست چوو تا حدێک ئارەزووی قوتابی تا حدێک ئەم ناڵێم هەمووی بۆ نمونە بەدی هات لەوەوە ئەگەر بەهاتا باە و کۆنمرەکەی مەجای پێ نەدەبان نەی ئەتوانی جێگایك پڕ بکاتەوە کە دوو ڕۆژکە لێی دەرنەچی ناوەکەی دەرنات بەڵێ مەستافات آخر پرسیار کە ئەمەوێت لێت بکەم و پرسیاری بەشێکی بەرچاوی چاودێرانی سیستمی خوێندنی باڵا و خەڵکی ئەو ناوەندەیە ئەویش توانەسازی خولی سێهەمی توانەسازی لە هەرێمی کوردستان بە پێی ڕاگەیەنراوی ڕسمی وەزارەت و بە پێی ڕاگەیەنراوی خودی بەڕێز وەزیر بریتی بوو لە 1000 کورسی بەڵام 247 کورسی بۆ لە خولی سێهەمان ڕاگەیەنراوە نهێنی ئەو حاڵتە لە چیدایە کە نزیکەی چارەکێکی کەمتر لە چارێکێکی ئەوەی کە بڕیار بۆ ڕابگەێنرێ ڕاگەیەنراوە بەڵێ خۆشبەختانە پرۆژی توانەسازیێک لە پرۆژە گەشاوەکانی ینی وەزارەتی خوێندنی باڵا و حکوومەتی هەرێمە ینی بە حەقەت ئەمە کەس تا ئێستا نەیتوانین کاری لێ بکاتن ئەو پرسیارێک جەنابەت کە خۆ ڕێژەکە لەمە زیاترە ئەو 257 کەسێک کە تۆ باس کردو ئەوانە 56 کەس لە لیستی هاندان لە کەرکووکەوە ینی خوێندکاری کەرکووک پێشکەشیان کردیانی ئەمە ئەبێ بە 300 و هەموو ساڵانەش چکە بەڕاستی پرۆژەی توانەسازی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران سەرپەرشتی دەکاتن بە بڕیاری ئەوان یەکەمی سەربەشەکان و یەکەمی سەر کۆلیژەکانیش ئەتوان ئەنی ئەبێ بەبێ مەرز ئەوانە بستنە دەرەوە ئەوان نزیکی 250 کەسێک دەبیکاتە خۆی لە 500 کەسێک ئەداتن ئەمەکەی تر بەڕاستی وەزارەت لە 1000 کەسەکە پەشیمان نەبووتەوە ئەوەکانی تریژماوە بۆ خولەکانی دواتر ئەوەتن بەڵام پێشکەشکار و یاخود ئەوانەی کە مەرجی تیابوو بۆ ئەو خولە ئەوەندە بە دیارکەوت اینجا یەک کەس گۆڕانکاریت کەشکمێت کە پیا بووە بەڕاستی کە ئەوەی مامۆستا سەمەدی ئاماژەی پێکردکەوە تۆزێک باوەکو بڵێ بە عشوایی خەڵک نردراهی دەرەوە لەسەر بەس تەنها لە دەورەی یەکەم ماوە بەڵام دەورەکانی تر داوا لە زانکۆکان کرایە کەوا لیستی پێداویستەکانی بازاڕی کاری هەرێم بۆ وەزارەت بنێردرێ و پێی ئەوە قوتابی بنێردێت دەرەوە نەو قوتابێک بۆ خۆی بچی دوو ڕۆژکە توێژنەوەک بێنێ بڕوانامەیەک بێنێ بێن لەسەر ڕەفەیەک دابنی تۆز خۆڵ لێ بنیش سوودی لێ زۆر سپاس مەمەستافات مەمەستا سەمەد دو قسەتم پێ بڵێ لەسەر وەزارەتی خوێندنی باڵا گرنگترین ئەو گۆڕانکارانە چێت لە کاتێکی کەمە بە بۆچووی تۆ بکرێ بۆ باشترکردنی جۆری خوێندن لە کوردستانە قسەی خۆم بڵێ من دەستخۆشی لە وەزارەتی خوێندنی باڵاکەم بۆ هەموو ئەو کارە چاکانی کە کردویان و هەموو ئەو نیەتە پاکانی کە هەیەیانە بۆ گۆڕانکاری لە سیستمی خوێندنە بەڵام جارێکی تریش ئەڵێمە میکانیزمی کارکردنی وەزارەتی خوێندنی باڵا بۆ چاکسازی بێهودەیە بەم شێوەی وایە چونکە ناتوانێت ئامانجی باڵا بپێکێت مامۆستا قسەی لەسەر زمانی ئینگلیزی کرد لەوەی کە ئەم ساڵ لە قۆناغی یەکەمە کەمتر گرنگی بە لایەنە زانستەکان دن بەڵکو ژەخت لەسەر زمانی ئینگلیزی کۆمپیوتەر ئەکرێتەوە باشە کێ بێڵێتەوە کاک ئومێدیان ئێمە 1200 تەلەبەمانەیە یەک مامۆستای کۆمپیوتەرمان نییە دوو مامۆستای ئینگلیزیمان هەیە کەوتم نزیکەی 300 خوێنکاری بەس بەشی ئینگلیزیمان هەیە بەڵێ هیوادارم وەزارەتی خوێندنی باڵا پەنجە بخاتە سەر برینەکان لەکوێ
کێشەیەکە ئەوێ چارەسەر بکات نەک شتێکی گشتگیر بۆ هەموو چونکە ئەمە ناتوانێت دەردەکە چارەسەرکە بەڵکو پەتاکە بڵاوترێت. بەڵە بینرانی بەڕێز خۆشەویستانەوەی جۆتان لە بە گفتوگۆکردن بوو سەبارەت بە سیستمی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستاندا بە میوانداری بەڕێزان سەمەد ئەحمەد نووسەر و مامۆستای زانکۆ کە لە ستودیۆ لەگەڵمانە و بەڕێز فواد عەلی ئیسماعیل و تەبێژی وەزارەتی خوێندنی باڵای هەرێمی کوردستان کە لە شاری هەولێرەوە لە ڕێی ستودیۆمان لە شاری هەولێر ڕێی ئسینجیەوە لەگەڵمان بوو. سوپاس بۆ ئامادەبووتان. بدەیە من دو قسەم چیە؟ فەرموو دو قسە بکە فەرموو. بەڕاستی منش دو قسەم ئەوەیە چ بۆ مامۆستا بەڕز مامۆستا سەمە چ بۆ سەرجەم مامۆستایان هیوادارم ئێمە بین بەیەکەوە ئەو برینانە ساڕێژ بکەین و پشومان هەبی ئەم کاروانە درێژە پێ بدەین و چارەسەری برینەکانی ئەم بکەین و بەرژەوەندەکان تەنها یاخود ئەو ڕیفۆرمە تەنها لەم ڕۆدا نەبینەوە بۆ ئایندە بۆ نەوەکانیشمان بینەوە دەستی پێوە بگرن و سپاسی هەموو لایەک دەکەم. هیوادارم وابێت. بەڵێ زۆر سپاس مامۆستا فواد زۆر سپاس بۆ جەنابەت.